دەم باش تەماشەوانی گەلێکێژا ئەگەرێن پشتی گرژبوونا ئەنکو گرژێ ناوبارە پێشمەرگە و ئۆپەراسیۆنên دیجلە ئەvê dê navû nîşanê tewrê me îro bît bêguman din hada rewşekê di Rojava Herêma Kurdistanê de heye taybetî di deverên veqetan dî li Herêma Kurdistanê ew jî kê hebûna operasyonên Dîcle ye her wiha divê dawiyê jî doh wekû di çapameniyê de akirwa şupan dibe li dozxormato pirsgirêkî derket dema ku hêzên polîsên federalî karîn hewl dan êkî şevserên Kurdan li vêrê bigirin lê ew hevserê Kurdan hewara xwe bû malbendî yekêtiyê bir li wir şerûpevçûn qewmîn deh kes birîndar bûn kesekê dijî welatiyekî sivîl li wê qezayê hate kuştin. Piştîngî girjî diroz bin li wê deverê hêzên operasyonên Dîcle jî bêguman velivîn pêzê xwe kirin viyan daxilê dozxormato heta gotûbêjan digel berpirsên vê qezayê îro encam bidin. Lê berpirsînê ew yekê red kir. Her wiha wekû li gor zanyariyê me hêzêka pêşmerge jî berev dozxormato çûye û li vê وەکو داوی پێشهاجێکەیە و گوتوبێژ ناوبەرە فەرماندەی ئۆپراسیۆنên دیجلە و هەند بەرپرسان هاتیەکردنیان هێزا پێشمەرگێژ بوو تەناکردنە ڕەوشێ. بەڵێ بەرزان ئەگەرەکانی دوای گرژبوونی نێوان پێشمەرگە ئۆپراسیۆنەکانی دیجلە ئەمە تەوەری ناوەنیشانی تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایکە خەڵکێ بێگومانەوەی وازانن ئۆپراسیۆنەکانی دیجلە پێکهێنانی ئەم ئۆپراسیۆنە بووتە ڕەتفعلی زۆر هەبووە بە تایبەتی سەرکردەکانی کورد بۆ ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە بە چاودێرانەوە هەمووی ئەمە ڕەوزەکەنەوە. لەم ئەو بەتایبەتی حداسانەی دوێنێکە لە دۆزخۆرماتۆ ڕوویاندا کە هێزەکانی پۆلیسی فیدرال ویستیان یەکێک لە ئەفسەرەکانی کورد لەوێ دەستگیر بکەن ئەویش پەنای بردووە بارگای یەکێتی لەو ناوچەیە دواتر شەڕ دروست بووە بەو بنەوە دە کەس کوژراون بریندار بوون هاوڵەتێکی سڤیلیش کوژراوە لەوەیە ئاڵۆزی هاتوتە ئاراوە کە هێزەکانی ئۆپەراسیۆنەکانی دیجلە بێگومان ڤەلڤین کراوە جۆڵە هەبووە جۆڵی هێزیش لە هەرێمی کوردستانیش هەبووە بە ئاڕاستی ئەو ناوچەیە کەەوە بە پێی زانیاریەکانی ئێمە پەیامنێری ئێمە کە دێنێشە و تا درەنگ شوپاندنی ئەم ڕەوشەی کردووە ڕای گەندۆ کە هێزێکی زۆری پێشمەرگەکە پێکاتەوە لە هێزەکانی پشتیوانی دو هێزەکانی پشتیوانی یەک و لیوای یەک و لیوای چار لە فەرماندەی گشتی لە شاری سلێمانی بەرەو دۆزخۆرماتۆ بەڕێکەوتون بێگومان وەکو زانرا بە پێ و زانیارانە کە دەستێنارتی کەوتونە ئامیتڕۆکۆن بەختیار محەممەد فەرماندەی لیوای شانزەی سلێمانی لەگەڵ عەبدولەمیر جەیدی فەرماندەی پرۆسەکانی دیجلە کۆبووتەوە لەبارەی شەڕ و گیرجەکانی دوێنێ لە دەرەوەی دۆزخۆرماتۆ کە ئەم کۆبوونەوە ئەنجام داوە هەروەها ژێدەرێکی هایدار ئاگادە لە کۆبوونەوەکە بە NRT ڕاگەاندووە کە چاوەڕانە دەکرێت دوای کۆبوونەوەکە گیرجەکان نەمێنن و ڕەوشی ناوچەکەش ئاسایی بێتەوە. لە هەمان کات دەبارێزان بووە دەریەوە ئەمڕۆ لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان مانگرتنی سەرانسەریە مانگرتن لە باکووری کوردستان بۆ ئەو زیندانیانە کە لە گرەوی برچی بووندان لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بۆ ئەو 27 گیراوای کوردن کە بڕیاری لە سێدارەدان لەلایەن دەرگاکانی کوماری ئیسلامی ئیرانەوە بۆ ئەوان دەرەچێ ئێمە پێشتر ویستمان لەسەر ئەم تەوەرە بکەین بەڵام بەپێی ئەم پێشهاتە لەزگینە کە ئێستا لە ڕۆژەوی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەدا بەراوکاندایە تەوەری ئێمە تایبەت بووە بۆ ئۆپەراسیۆنەکانی دیجلە ئێستاش لە خزمەتی وەرگرتنی سەرنجی ئێوە دەین لەسەر ئەم تەوەرە مۆستەفا لە دهۆکێ کای مۆستەفا فەرموو مرحبا بك سەرچاوە داشكا زۆر سوپاس کەرمکە برا نسبت فرمانده دیجله اپراسیون دیجله برا نسبت سروکی فرمانده دست هبود انفال دا یعنی انفال کنا کرده عبدالامیر زیدی بحثی بو و گل انفال مشارکه کرد بو کرده حتی 10,000 کرده وی بن آخ کنیم دیگه بیتا بیتن هر دست حالات بگریته و بیتا کرکوک و موسل هلویس سرک بازانی خویا دشتن ام بیش رنگی که قبی نکن کرکوک دل کردستان امام مصطفی رحمتی ها گویی ام دستی کرکوک برنادم بلا او بزانی تو مالکیش بزانی اموال پیشمرگه یعنی پیشمرگه کردستان هندی صاحب تو مسعود بارزانی هیچ شرکی او ناچه بید متنازعه. بله سپاس بو سەرنجاتە لیزا لە شاری سلێمانیەوە فەرموو ئێوارە باش کاگەکار باشتر بەڵێ لەسەر تۆری بەرنامەکەتان کاگەکار من پێم وایە ئەم گرژی و ئاڵۆزانەی کە ڕوویاوە لە دۆزخۆرماتۆ یاخود لە ناوچە دابراوەکان ئەمانەی کە ئەو ڕەخەنەکانی دیجلە هاتوونەتە کوردستان و جوڵە بەهێزەکانیانەکان ڕەنگە هەر ئەمە هۆکارێک بە بۆ دروستبوونی شەڕ لە نێوان کورد و عەرەبە و ئەگەر سەرکردەکانی کورد ئەمەیان پێخەبەڵ بکرێ کە لە ناو خاسی خۆمانە
دەستدرێژی بکرێتە سەرمان و ینی خوێنمان لێ بڕێژێت و شەهید و بریندارمان هەبێ بە دڵنیایی و بە دڵنیاییەوە ئەمە باش ناکەوێتەوە و هەوڵی زیاتریش ئێن هەگەر ئەمڕۆ کەسێکیان خوشتە و دەیان برینار کردووە بە دڵنیاییەوە سبەی کاری زۆر لەمە خراپتر و کوشدا و برینداری زیاتری لێ ئەەکەوێتەوە من پێم وانە لە کوردستانە ئەگەر دوو هێزی زە بەلاحمان هەیە وەکو یەکێتی و پارتی ئەگەر ئەوان هەڵمێنێ لە سەرمافی کورد لە بەروی مناڵم گۆڕان لە بەروی گۆڕان هێزی چەکداری نییە بەڵام 35,000 هێزی زەروانی هەیە ئەگەر ئەوانە بجۆڵێنن بە دڵنیاییەوە نەکە دەتوانێت تهدیدمان بکەون نەکە چۆنە دەستدرێژی بکاتە سەرمان و ئیتر کەسمان لێ ئەکوڵێ مەریوان لە کەرکووکەوە کاکی مەریوان فەرموو باشی براجان سەرچاوم ڕەوشی کەرکووک و دووسخڕماتە و دەوروبەرە لە ئێستادا چوونە برای بەڕێزم با پێت بڵێت ڕەوشی کەرکووک من پێم وایە من پێشمەرگەم من ئەگەر ئێم لەمڕۆ بە شەرکەم لە پشتی کەرکووکەوە شەڕ دەکەم لەبەرەوەی کەرکووک ماڵی کووردە لە ناو کەرکووک ڕاکەم کورد بکوژم لە پشتی حەمرینەوە شەڕ دەکەم و داوا لە مالیکی شەکەم نەختێ بە ئاقلانەتر معاملە بکە پەتەکەی کێسەدانیان تێخنکان وازدام هێشتا کۆن نەبووە ئەینجا با خەڵکیش یعنی من ڕێزمێ بۆ جەنابەت خەڵکیش ئەوەندە دڵ ئەوە مەکەن بەڕاستی من ڕێزمێ بۆ ڕاگەیاندنەکان کۆمەڵێ شت ئەروژێت بەو شێوەیە نییە پێشمەرگە لە ئاخر قیمەی قوتایە ئێمە جاران بە چەند مەفرەزەیە شەڕبان دەکرد ئێستا بە چەند سەدەها پێشمەرگەمان هەیە کاکە بە دەیان هەزار پێشمەرگەمان هەیە تانکیان هەیە تانکمان هەیە تۆپیان هەیە تۆپمان هەیە بەڕاستیەوە بەو شێوەیە بەڵام ئێمە لەگەڵ شەڕدانیمان ئێمە لەگەڵ ئاشتی و برایەتی بەڵام ئەگەر شەڕیش بکەن دەرزێکیان دا ئەدەین ئەبێ بزان پێشمەرگە کێیە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ تۆش ئاریان لە سلێمانیا فەرموو ئەم کاتە باش قوربان هەموو کاتێکت زۆر سپاس بمبووری منەمەوێت خوا بە عاتفی قسە نەکەین نە بە حیزبیان نە عاتفیان ئێمە هەمومان کوردین و خاچی خۆمان خۆش بەڵێ بەڵام ئەم 20 ساڵەی کە تێپەڕی ئێمە بە درێژایی مێژوو کورد لە شەڕ و لە ڕاپەڕینا بە بەڕاستی لە چیاکانە بووین ئەم 20 ساڵە نمونەیەکی جوانی لە سەڵاتی کوردی پیشانی ئێمەدا ئەزانی چۆنە چاوە ڕاستەکەم لە ماوەی ئەم 20 ساڵەیە خەڵکێک هەبوو تا ئێستاش تینووی نان و ئاوە نان نییە بیخوا گەنجەکانمان لەسەر ئەو جادەیە ئیش و کاری شەنەک و پێویست نییە چاوەکەم جیاوازی من و کوڕۆبەرپرسەکان ئەرز و ئاسمانی فەرقە ئێمە با واقعانە بێتکەینەوە تخوا بەسە با کوڕی کورد کوڕە فەقیر بە کوژ نەدرێ تخوا بیرەنەوتەکان بۆ کوێ بوو خوا داهاتی ئەم کوردستانە پەیوەندەکەمە بڕا ناوی هیچ کەسێک نایەنم تاکە یاکاجیان بمبورە بیرەنەوتەکان بۆ چێ بوون داهاتی ئەم کوردستانە بۆ چێ بوو سەفەری ئەوروپا بۆ چێ بوو بە ئەوانە جارە بستە پێشەوەستنی خۆیان بنێن بەگولەوە چاوە ڕاستەکە من 5 ساڵە خوێندم تەواو کردووە مامۆستای بنەڕەتیم بە پۆلیسیش دا نامەدرێم شوێن نەماوە سەریتیانە ئیتر بچم سنگ بە چیەوە بنێم لەم کوردستانە هیچ شتێک من بە کوردستانەوە نابەخشێت نابەسێت تەنها زمانەکەم نەبێ چاوە ڕاستەکەم تخوا وەڵاهی ئەوەی ئەمان لەگەڵ ئێمەیانە کرد بەعسی جوانە بوو تخوا پەیوەندەکەم مەبسڕە ئەزانم زیاد بڵم بەس بمبورە برادرێک پەیوەندیەکە ئەڵێ ئێمە تۆپمان هەیە و تەنکمان هەیە بە دەیان هەزار پێشمەرگەمان هەیە ڕاستەکە برا بەڕێزە جاران بە پێش پێشمەرگە لەبەری عەقیدە و بیر و باوەڕ هەبوو هەموو سوپای عراق لێمانە ترسا بەڵام ئەمڕۆ چاوەکەم چەک شەڕ ناکە عەقیدە شەڕەکە ئەمڕۆ کەسمان عەقیدەمان نەماوە بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەشت ڕەحمان لە شاری بەغداوە فەرموو ئەو کاتەش باش قوربان هەموو کاتێکت باشی براکەم زۆر سپاس فەرموو بەڕێزی چاوەکەم وەلا لەسەر شاری دسخورمات و برێنباتەوەری وەیە قسەی بکەین بەڵێ بەڕاستی یعنی ئیشەکی زۆر خراپە وەکو ئەوەی بێن دادا لە کوردەکی بکەین ئەو هێزە یعنی خەربوویتۆ لۆ شاری کەرکووکاتیە ئێمە هەمومان کوردین قەت کۆن نادەین لەسەر لە خاک و نیشتیمانەکەن و یان لەسەر کابرایەک دێتن دادا لە کوردی بکاتن دوایمین ئێمە لۆ چ کوردین لەبەرەوەی لەسەر چ حکومەتی بەعسی پێش و ڕووخا بەڵێ بەڵێ کاک ڕەحمان سپاس بۆ سەرنجی تۆش بەڵێ بەرەزان هەر ئەمڕۆ لە شاری هەولێر وەک بە پێی زانیاریەکان مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان جەلال تاڵابانی سەرکوماری عێراق هەروەها ئەیاد عەلاوی سەرۆکی لیسای عێراقیە کە دووەم گەورە لیستی پەرلەمانی عێراقە کوا بنەوە لەسەر شوپاندن و بەداداچوون و هەسەنگاندنی ڕەوشی ئێستای کە لە عێراق هاتوتە ڕۆژەبەوە هەڤال لە شاری کەرکووکەوە کاک هەڤال فەرموو السلام علیکم عەلەیکوم ئەسسەلام دەست پێک پیرۆزبایی لە بەرنامەکەتان دەکەم دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس
ئێمە جێشی کوردستانی لەدا و جێشی عێراقیان لێرە هاتوچۆنێ زۆر لەناو فەرقەی 12 بە تایبەتی کەتیبەکانی فەرقە 12 ئێمە کوردێکی زۆری لە فەرقەی 12 بە تایبەتی لە ئاڤریە ئەو فەرقەی 12 کەوێتە چارچۆی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیجلەوە بەڵێ ئامادەباشی زۆریان هەیە وانە فەرقە 12 ئامادەباشی زۆریان ئامادەباشی لە چ ڕوویەکەوە لە هەموو ئێستا سارەکان هەموو ئیش پێکرد چەکیەکەن کامە سارە عاتر بە ئیشی پێکەن ئامادەباشیەکی زۆریان هەیە ئامادەباشی لە بەرامبەر پێشمەرگە هێزی پێشمەرگێکە لەو لە بەرامبەر هەموو شتێ ئەوان هەڵێ لەبەر محارمە بەس وە خۆی وانی لەبەر محارم نیە محارم لە جنوبە ئەوان عێلاقەت ئێمە محارمەوە نییە هیچ عێلاقەتێک هەموو محارمەوە نییە ئێمە کوردین ئەمە ئامادەینە کوردێکی زۆری لە کەیوان ئامادەینە هەر ئیشێ چاویان ئێوەیە کە کوردن لە چارچۆی لیوای دازەوە کۆتواڵی هیچ کێشەیەکتان بوو دروست نابێت لەوێ کێشە دروست نابێت چوان ناتوان ئەوان نەزانن ئێمە کوردێکی زۆری لە مووقعی کەیوانی سەر مووقعەکە گۆرا و کراوتە مووقعی کەرکووک بەڵێ کاکە بەڵێ ئێمە کوردێکی زۆرین ئامادەباشیمانی شێ لەناو مووقعی کەرکووک اتفاقمانێ برادەرەکە هەمومان جاروا دانیشی لەبەر تەلەڤیزیۆن لە کەناڵەکەتان هەموو کەناڵەکە کوردیەکان ئامادەباشیی زۆرمانی شێ ئێمە کوردەکان بە تایبەتی کورد خەڵک کەرکووک و سلێمانی هەولێر دووە بەڵێ کاکە باس سپاس بۆ سەرنجی تۆ عەبدوڵڵا لە زاخۆ کەرەمکە هەکار ئێوار باشتر سپاس بۆ تاوەریتە بۆ بەرنامەتە پێشکەشتکی سپاس سەبارەت vê hêza Dicle û dîbaşe me nizam çi mere me wanoş me heye ku bên axelkêş Kurdistanê ku Kerkîk e ezam em mere me wan çi meqseda wan çi ye ku dîên dêşnîka dê me dagîrkin dêmekin parçekêş Iraqê nizam hadine çi pirsiyara me bî bû wî kadroya wê ew zeydiya çi tişte عەبدوڵڵا میرزەیدی بله عبدالامیر زیدی نظام هاتا دی چکتن ام مثلا عراقی ندی ملکت عراقی نظام دی چکت بله کاک عەبدوڵڵای سێویدارم سەرنجاتە بۆی گەشتی بیتەوە هات نەوێرە چ وجوداوان ئەف ئۆپراسیۆنە لێ دەبەرێ بۆ هاتکە پێکینان بێگومان تەحلیلاتی زۆر سەروێ مەسەلەنە چاو دێر بەرپرسەرێک بەرحال سپاس بۆ سەرنجاتەژی سەرتیب لە چەمچەماڵەوە سەرتی فەرمۆ باشی سەرچاوم برای بەڕێزم بە پێی یاسا و دەستوریان هەر محافظەیە بە پێی قانون و بە پێی دەستور حەقی خۆیەتی لیوایەک فەرقەیەکی خۆی هەبێ ئێمە حاشامان نیە و دڵگرانین لەبوونی فەرقەی 12 لە کەرکووک بە پێی یاسا و دەستور ئەمە هەموو محافظەیە فەرقەی خۆی هەبێ بەڵام ئەگەر ئەمە گومانیتیان نەبێ و ئیستبزاز نەبێ ئۆپراسیۆنی دیجلە و پێکاتەکەی 30,000 سەرباز بۆ دەوروبەری کەرکووک و خانەقین و ناوچە دابڕاوەکان و بە شێوەیەکی نهێنی مالکی بانگی ڕێز عەشیرە عارەبەکانی حەویجە و دەوروبەر بکە بڵێ لەگەڵ من وەکو شەخصیە ببنە حرس قەومی بۆ گیان کورد هەر داواکاریەکەتان هەیە جێبەجێ ئەەکەم ئەمانە هەمووی جێگای گومانە ئەمانە هەمووی جێگای پیلانە برای بەڕێزم ئەم هێزە هاتووە هێزێکی ئیستبزازیە بەسەر کورد لە خولمات و لە خانەقین لە کەرکووک لە ناوچە دابڕاوەکان هیچ کاتێک کورد هێزی ئیستبزاز نەبووە تعدای لە کەس نەکردووە داوای بنووسێ خاکی کەسیشی نەکردووە بەڵام لەگەڵ ئەوەش مالکی قورعانی خوارد کە ئیسلامی ڕێز وزەرای کرد کە پابەندێ بە دەستور و جێبەجێکردنی دەستورەوە لەوێ قورعانەکەیشی کەوت و دەستوریشی جێبەجێ نەکرد ئێستا کورد داوای مافی خۆیەکە وەکو باقی شعوبی عالم ئێمەش ئاەتێکی لە ئاەتەکانی خوا بۆ فەڵەستین مافی خۆی هەیە حکوومەتی سەربەخۆ لە قودس جێبەجێ بکە ئێمە بۆ بانبانیە لە کوردستانە خوا تێبەخشین سەربەخۆ لەبین و بەڵێ کاک سەرتیب لای بەڕێزن ئۆپراسیۆنەکانی دیژلە بۆ گیان کوردە بە سەرپەرستی ئەمیر زەیدی جارێتر کورد ئەنفال کردەوە هەر کوردێکی بەشەرەف حتمەن مەسئولیەتە نەکەن نە کوردە نە ئیمانی هەیە نە غیرەتی هەیە بەڵێ کاک سەرتیب سوپاس بۆ سەرنجی تۆش بێگومان هەر کەسێکی ئازادە چون سەرنجی خۆی دەرەبرێت و چون بیر بکاتەوە ئارام لە سرێشمەوە کاکی ئارام فەرمۆ ئەم کاتە باش هەموو کاتێکێت بەڵێ زۆر سپاس دەکەم دەستخۆشە بەرنامەتێکم سپاس بەنسبەتەوە تەوەرەکەتان من وەکو قوتابیەک لە زانکۆیەکانی یاریمی کوردستان ئامادە مەوازە و خوێندنەکەم بێنم دیفاع لە خاک و گەلە و نیشتیمانەکەم بکەم ئەگەر تەنانەت بە دادراسیەکێکیش بێ ئامادە من لە ڕێزی پێشەوەی هەموو پێشمەرگەکانی کوردستان بکەم بەڵام دوێنێکە کەس تەلەفۆنی کرد وتی من
470,000 نزانم بە چۆن وەرگم نازانم من چۆن شەڕ بکەم من وەکو قوتابێک ئامادەمە خوێندنەکەی خۆم بە زایع بدەم بەس دیفاع لە خاک و گەل و نیشتیمانەکە بکەم ئەگەر بە هیچیش نەبێ بەبێ بەرامبەریش بێ بەڵێ کاکەرام سوپاس بەڵێ ئەبێ یەکگر بین یەکدەنگ بین هەمومان بەیەکەوە و نەکەین دەبێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە هیچ زۆرێکی ناسایی بینێ ئەبێ دیفاع لە خۆمان بکەین بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆشە غەریب لە زەڕایان فەرموو ئەو کاتێ باش هەموو کاتێکت وەڵام ئێمە داخلە بکەم ئەگەر ئەرکنەوێ وا بکەم فەرموو بەنسبەت ئەو برادرانەی کەوا پەیوەندی ئەکەن ئێستا تاڵێ من معاشم نییە و چیم نییە و قەدرم لێ کراوە ئێستا کەی کاتی ئەوەیە ئێستا زۆر عیبە یعنی والله ئێستا من یەکیان خۆم لەم کوردستانە ساحەبی یعنی تەمەنیشم 50 ساڵە تێگەشتی هێشترانە کرێگرتم بەڵام ئامادەیم چیایە ئێستا ئەوت فەنگا هەڵگرم بشم بۆ دووس خورمات و بەرگری لەو قووەتا بکەم ئەوە کەی ویژدانە ئێستا ئەو خەڵکە ئەوە مام جەلالی وای کرد و کاک مەسعود ئەوەی کرد و ئەوە کەی کاتی ئەوەیە ئەمە شەڕی نەتەوایەتیە ئێمە ئەبێ ئامادەیمان چیا بێت غیرەتمان هەبێت بەرامبەر بە ئەو قەوەتە فاشیە کە هاتووە ئێستا داگیر کات بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش ئەحمەد لە خوڕماڵەوە کاک ئەحمەد فەرموو کاگە گیان چۆنی سەرچاوم باشی بە قوربان زۆر سوپاس دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سوپاس و بەڕێستان فەرموو واللهی کاکە گیان بەڕاستی ئەم ئۆپەراسیۆنی دیجلە بەڕاستی ترسێکی زۆری لەسەر کوردستانەیە هەر کەسێکیش ئەمە پێخۆش بێ بەڕاستی من بە کوردی نازانم وەکو خۆمەوە بۆ چوونی خۆمە جا بەڕاستی ئەو بەڕێزێک لە سێمانیەوە تەلەفۆنی کرد کە مامۆسایە و کاکە عەلەساس نازام چی نەکراوە و تاعین نەبووە بەڵام لەو لاشەوە ترسێک لەسەر کوردستانەیە خەمی ئەوەی نەبەت خەمی خۆیەتی چۆن ئەبێ ئێمە لەوە بێخەم بین بەڕاستی ئەوەی کە ئەمەی پێخۆش بێ من بە کوردی نازانم لە ئاستی خۆیەوە ئەمەی پێ باش نەبێت بەڵێ کاک ئەحمەد بێگومەوە سەرنجی خۆشتە هەرێک ئازاد چۆن سەرنجی خۆی دەربڕێ و چۆن تەقیمی وازاکێ بکە مەهدی لە بادینان کاک مەهدی فەرموو کاکە کارچۆنی باشی زۆر سپاس دولکیش دەڤەرە بەهدینان تاویگر دەڤەرە بادینانە دەڤەری سلێڤانەی سلێڤانەیە دەشتێ سلێڤانەیە سێمێلێ بەڵێ کەرمکە زاخۆ هەربەترە برا کەرمکە برا دەستخۆشی لە بەرنامەجە دەکەم سوپاسیەتت کەم کەرمکە باوێ وەڵا من زۆر پێ ناخۆشین ڕاستی بوو ئەو ئۆپراسیۆنە لە پێشمەرگە بەڵێ ڕاستی نۆرمالێکی مرۆڤێک ئیرهابیە کاک مەهدی ئەسحەسکەم سەرنجەخوا نیشان دەی گەرتاویدێک جێبی بووی بەس وەڵا ئەو بەرنامەجە ڕاستی من تەسبیح خۆم مرتاح کەم ڕاستی نۆرمالێکی مرۆڤێک ئیرهابیە بەس ئێرهابی بارزانی لە نادم لە عەشیری عەرەب حەمیە ڕاستی مرۆڤێک ئیرهابیە نە هەشتی و ئەنفالە و حەلەتە پێ پێشمەرگە ئینت لە دەڤەری بادینان و ئۆسخۆرماتوە ئەنە چییە بەڵێ کاک مەهدی لە دەشتا سلێڤانەیە سوپاس بۆ سەرنجەتە بارێسان هەکەر وە ڕەخنەیەکی کەبیت بێگومان حتا سەرکردن عێراقی سەرکردن دەور و بەراژی ئەم دەخوازیش بەرک و تێلەڤیزیۆنێکی سەربەخۆی کوردین ئەم دەخوازین خزمەتەوە بکەین ئەگەر وا سەرنجە کەبی سەرنجە خۆ ڕەنگێکی منطقی بگەن بەشکم گەهیتەوان سەرنجەوە نایک ئەندێک مستاڵە بهێنە بکارینان بێگومانە بە دچتە شارچ بێتە شیرێڤە ji ber ku em dixwazin diyalogekê vekirî û mantiqî be şala û li çûmana kek şala fermo ئەو کاتەوە باش hemû katێکit زۆر سپاس دەستخۆشی و تەوەرە گرنگێکتان یەکەم بەڕاستی من بەش بە حاڵی خۆم وای بۆ ئەچم کە ئەم ئۆپراسیۆنە کە بەناوی ئۆپراسیۆنی دیجلە لە ناو سەدابراوەکان دامەزراوە لەژێر خودی مالیکی ئەمە من وای بۆ ئەچم کە گەمەیەکی سیاسیە بۆ نەتەوەی کورد ئەمە گەمەیەکی سیاسیە من ئەوەنە ئەم ئۆپراسیۆنە بە هەرەشە نازانم بەڵکو شتە ژێر پەردەکان بە هەرەش زیاتر ئەزانم ئەمە بۆ مەشغوڵکردنی کووردە دەبێ لایەنە سیاسەکانی کورد بە ئاگا بێنەوە بۆ ئەوەی بزانن کە لە مەشغوڵکردنی کورد بەم ئۆپراسیۆنە لە پشتەوە چی ئەکرێ ئەمە گرنگە بۆ ئێمە پێویستە ئەوە بزانن کە ئەوان چیەکەن ئەو سەرکردە عەڵەبانە چیەکەن چ پیلانێکدا ئامۆژرێنن من ئەوە بە هەرەشە دانانم بەڕاستی کە خەڵکی کورد خۆی پێوە مەشغوڵ کردیە
بەڵێ کاکی شاڵاو سپاس بۆ سەرنجی تۆش بەڕێزان بە پێی لێدوانی بەرپرسانی یاریمی کوردستان کابینەی نوێی نوری مالکی بێگومان هەوڵەدا شەڕێکی لە ناوچە ژێر ناکۆکیەکان دروست بکە و ئەو ناوچانە بە شەڕ بخرێتە ژێڕکەفیەوە بێگومان هۆشداری شەوە دراوە مەسعود بارزانی وەکو سەرۆکی یاریمی کوردستانش لە بەیاننامەیەکیدا هۆشداری بە مالکی داوە کە یاریمی کوردستان قبول ناکە هێزەکانی عێراق مامەلەی خراپ لەگەڵ کورددا بکەن هەروە مالکیش هۆشداری بە پێشمەرگە و ئارتشی عێراقیشدا کە ئیستیفزازی یەکتر نەکەن لەو ناوچانە بێگومان ڕەتفعیلی سەرۆکوماری عێراقیشە بووە بێجگە لە لایەنە جیاوازەکانی عێراق باوکی ئاری لە ڕانیەوە باوکی ئاری فەرموو باش شەو باشتر باشی بە قوربان سەرچاوم دیارە منیش وەک کارێک ئامادەم بەرامبەر بە و هێزی ئۆپراسیۆنە بوەستمەوە بەڕاستی من لەو برادرە ناپرسن ئێمە بۆ لەسەر کار و وڵات و نەتەوەی خۆمان شەڕ نەکەین ئەی لەسەر چی کەڕن ڕێزمێ ئەو برادەی لە سلێمانیەوە پەیوەندی کرد وتی وەڵڵا ماشمەوە نێوەوە نەکاتە کاتی ئەوە نییە بەڕاستی ئەوانە هاتن تەحەداکەن ئەگەر ڕاستەکە عەبدولئەمیر زەیدی بۆ ناتێ لە فەڵەستین شەڕکا بۆ دێ لە کەرکووک سەرکووک وەک تۆن میوان قوتیان ئێمە قوتسمان هەیە کاتە سەرکووک لای ئێمە قوتسە بەڕاستی ئەوە نە پیرۆزە ئامادەم بۆم بەکوژدەم بەڕاستی لە پێناو ئەم کارەی لە پێناو ئەم وڵاتەیدا هەر ئەوە نەمهێوی بکەنە عەبدولئەمیر بەڵێ باوکاری سپاس کامەران لە شاری کەرکووکەوە کای کامەران فەرموو کای کامەران کامەران لە کەرکووکەوە بەڵێ دیارە لەسەر هێلنەماوە بەڕێزان ژێنەر عومەر لە تۆری کۆمەڵاتیان نووسێ هەمومان نەبێ شانازی وەکو خۆی ئەڵێ بە مەحموود سەنگاویە بکەن بەڕاستی هەڵویستێکی جوانیشی هەبوو کە وتیشی ئاگاداری هەموو بارەکەکانی حەزبە کوردیەکان نەبن بە جیاوازی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو و پارتی و یەکەتی هەروەها سامان ئەنووسێ ئەگەر فەرماندەی دیجلە تێکەل بە فرات بێت شەط العەرەب پێک بێنن ناتوانن دەست بە کوردیش بواشێنن وەکو خۆی ئەڵێ هەروەها ئەژین شێخەش ئەنووسێ من باوەرم وایە کە دەرەنگیان زۆر شەڕ ڕوو دەدات هاوڕێ لە شاری کەرکووکەوە فەرموو کاک هاوڕێ ئەلۆ بەڵێ فەرموو ئەلۆ کاک هاوڕێ جێم لێتە فەرموو بەڕێز دەکەم دەست خۆش تەوەرە فەرێ دەکەم زۆر سپاس کاک هاوڕێ ئەگەر تەلەڤیزیۆنێکت کەسکی بۆی باشتر جێمالە یەکتر بێ جاکە من وەکو کوردێک بەڵێ لە شاری کەرکووک ئەژیم بەو خودای ئەمە ئێستا وەکو خۆم کە ئەمن کە وەکو ئەندامێک کە 100 نەفەر ئەناسم 100 نەفەری کوردێکە کوردن کاک هاوڕێ وتم تکایە ئەگەر تەلەڤیزیۆنێکت کەسکێ بە تەلەفۆنەوە جێ لە مناگیری باشترە بێت دەنگی تۆ باشتر دێ لەبەرەوە ئەمە کێشەیەکی تەکنیکی دروستەکە بەڵێ کاک هاوڕێ کاکەشە من وەکو کوردێک لە شاری کەرکووک ئەژیم بەخوای بێگەی 100 نەفەرم ئێستا لەگەرە دیفاع لە کەرکووک لە هەم جێگاکە بەس تا ئێستا ڕوومان لە حیزبی یەکێتی پارتی کردووان تا ئێستا کەس حیسابم بۆ ناکە کەچی لە ڕێ عاشرێتەکانەوە کە دەنێ وەرمەنا ئەو فەرقەیە ئەو کە هێزە دروست کراوە ئەمە ئێستا سوون دەخۆم تەراقە خۆم لە شاشەکە ئێوەی کە سێ بەشی کوردان کەسی تا ئەو هێزاوە بەڵام هەتا ئێستا بە قوڕان کەس حیسابەشی بۆ ئێمە نەکردووە بەڵێ عەزیز لە کەرکووکەوە کاک عەزیز فەرموو مرحبا لێ سەرچاوم ێوارە باش باشتر برای بەڕێزم ئێمە وەکو کەرکووکیەکان وەکو هەموو کەرکووکی بە ماڵ و بە مناڵ و بەسەر و بەفاوە هاین لەژێر ئەوامری سەرۆک تاڵەبانی و سەرۆک بەرزانیە هەرچی ئەمرێکمان تێ بکە ئامادەین من داوە لێرەوە داوە لە جەنابە دەکەم زۆر عەیبە بۆ ئەو کەسانە لەم کاتا ئەڵێ فیشەکمان نییە و پارەمان نییە و چیمان نییە و ئەممان نییە سەرۆک بەرزانی و تاڵەبانی چی ئەمریکیاندا ئێمە ئیساکە بۆ یان ئێمەتێن ئەمە شەرس نەک تاڵەبانیە نەک کاگنێ و شێروانە نەک بەرزانیە نە هیچ حیزبێکی ترە کاکەزی جموجۆڵەکان شەڕی مان و نەمانە ئەگەر شەڵات توشمانیش نادێ و سپاسانەکەم بەڵێ کاکەزیز ئەکرێ یەکێ لەسەر خەت بمێنیتەوە ئێستا لە ڕووی مەیدانیەوە جموجۆڵەکان چوونە ڕەوش چوونە دیارە عەزیز لەسەر هێنەماوە زەردەش لە شاری سلێمانی فەرموو
پیاوەرە باش سەرچاوم سەلام لە هێناوەسیگی کای زەردەشت فەرموو دەستخۆشی و بەرنامەکەت لێەکەم سپاس بەڕێزەکە من وەکو پێشمەرگەی قسەیەکەم لە وەزارەتی پێشمەرگەوە لێ باڵێ من وەکو خۆ بەڕاستی هیچ ئامادەنیم یەک فیشەک بۆ ئەم دوانە بتەقێنم لەبەرەوەی ئێمە پێشمەرگە هیچ مستەفید نەبووین لەم کوردستانە بەس تەنها ئەو دوو بنەماڵەیەت مستەفید بەڵام کاکی زەردەشت تۆ کەواتە بوو پێشمەرگەیت لەبەرەوە ناوی پێشمەرگە ینی دەبێت ئەرکی پاراستنی ئەم وڵاتەیە ئەم نیشتیمانەیە تۆ مادام تۆ ئیمانت بەوە نەبێت تەڵقە بتەقێنی کە هێزی بەرامبەر بێتە سەر ئەم هەرێمە ئەی بوو ئەو وەزیفەت هەڵبژاردووە باڵێ ڕاستێکی پرسیارەکەت هەر زۆر جوانە بەڵام ئێمەی پێشمەرگە لە بەرپرسی حیزبان ئێمە هێزێکی نیشتیمانی نین هەتا ئیسە هیچ ئینتیما و هیچ خۆشەویستێکمان بۆ نیشتیمان نییە ئیلا بیلا ماگانە ئابوونەکەمان لێ ئەبڕنە و ئەبێ ئینتیمامان بۆ مەسئولین و بۆ حیزب ئەبێ جا من ئەلێرەوە داوا لە کوڕی فەقیرەکەم کەس خۆی بەکوژ نەیە بۆ ئەم دوانە کێ داهاتی ئەم کوردستانە ئەو دیوەکە و کێ مستەفیدە لە داهات و لەنەوتی ئەم کوردستانە بە ئەوانە بەڵێ کاکی زەردەش بێگومانەوەش سەرنجی خۆتە دوای ئەم ناوبەڕە بەرزان لەسەرمان تەوەرێمە بەردەوام بین بەڵێ بەرزان لەسەر تووڕی کومەڵاتی PGNRT ڕێباس ڕواندوزی ئەنووسێ کە ئەم گرژیە دەگەڕێتەوە بۆ هێنانی تاڕق الهاشمی بۆ کوردستان لەو کاتەیە ناکۆکی سەری هەڵداوە هەروەها یارە کوردەش ئەنووسێ ئەگەر ئێمەی کورد هەمومان دەستە ناو دەست ئەوانەی فەرماندەی دیجلە باوەڕ ناکەم هیچ چیزەی بتوانێت کەس بە کورد بێنێ هەروەها ئاوات کەریمیش ئەنووسێ من پێم باشە بە گفتوگو چارەسەر بکردنێک بەهێز هەروەها تاقانەش ئەنووسێ من زۆر گەشتبینم بەوەی کە پێشمەرگە سەر دەکەوێت بەڵام کۆمەڵێکیش دەکوژرێن هەروەها فاخیر باڵاکیش ئەنووسێ هۆکاری ناوخۆی دەرەوەی هەیە وەکو خۆی ئاڵێ ناوخۆیی کورد خۆی بەهۆی بەهێزکردنی مالێکی پێدانی ئەو دەسەڵاتە دکتاتۆرە لەسەر ئاستی دەرەوە ئەوە ئەمریکا نایەوێ سەقامگیری لە ناوچەکەیە هەبێ بڵێ ئومێد لە شارە زۆرەوە کاک ئومێد فەرموو یارتان باش سەرچاوم دەستخۆشیەوە بەرنامەتان لێەکەم سپاس فەرموو من وەکو پێشمەرگەیەک بەڵێ بەڕاستی هیچ کەس لە هەرێمی کوردستانە بە قەناعەتی من لە پێشمەرگە مەغدووتر نییە و لە پێشمەرگەک ئەوەی بڵێ چت بکراوە بە تایبەتی بە پێشمەرگە نەکراوە کۆمەڵی خەڵک بەڕاستی گلەی یەکردن و لە تاعینبوون و لەوەی کە تاعین نەکراوە نەخی خۆیانە بەڵام پێشنیارێکم بۆ خەڵکەریم کوردستان کەسیە بەقەت پێشمەرگە مەغدوورە سینەوە بەگولەوە یعنی نەم کاتا وەختی گلەی و گلەیکردنیە بەڕاست من وەکو پێشمەرگەیەک لێم کە ئێمە وەکو پێشمەرگەیە هیچ کەس بەخەت پێشمەرگە مەغدوور نییە ئەوەتە هەموو پێشمەرگە سینی لەسەر گولێ و لە پێشەوە لە بەرامبەر فەرمانەی جدە وەستاوە کۆمەڵی خەڵکە تاعین نەکراوە یعنی کاتی گلەیکردن و کاتی گلێبوونیاش نییە بەڕاستی ئێمە هیوادارین هەموو کورد بە یەکەوە دەستخێنە ناو دەستێک پێکەوە هەموو نوقسانەکانمان ون بکەین و بتوانین هەموو هەر شتێک باشە لە بەرژەوەندی میلەتەکەمان بکەین بەڵێ بەڵێ کاکی مێش سپاس بۆ سەرنجی تۆش سەروەت لە کەرکووکەوە کای سەروەت پێمان باشە ئەگەر ڕەوشی مەیدانی شاری کەرکووک و دەوروبەری وەکو لەو شارەیەژی چوونە ئێستا سەرتاڕش خۆشی بەرنامەکەتان لێەکەم بەڕاستی ڕەوشی ئەمنی شاری کەرکووک یەساکنە زۆر ئارام نییە بە بۆنەی ئەوەی کە لە دوشپڕمات و دوێنێک کە شەڕۆپێکادانێک ڕوویداوە کە دە نەفەر بریندار بوون و هاوڵاتیەکیش بۆتە قوربانی بڵێن شەید بووە نەک بڵین بۆتە قوربانی بەهۆی ئەم ئۆپراسیۆنی دیجلەوە بەڕاستی من چەندجارێک تریش پەیوەندیم کردووە کە ئۆپراسیۆنی دیجلە دامەزراوە ئێمە بووە هیوای ئەومان خواستەکە دانەمەزرێت بەڵام پێسا دامەزراوە بووە پێشنیاری ئەوشمان کردایەوە لە پێش چاویشمان بواە کە شەڕۆپێکادان دروستە بێ لە نێوان ئۆپراسیۆنی دیجلە و هێزی پێشمەرگەدا بەڵام لە هەمان کاتە هێزی پێشمەرگە من ئەم ئاماژەیە ئەەکەم بەخواگە خەتەکە نەبڕن و لەسەر داینە نایمە لە خزمەتە ببوورە هیچ کەسێ باوە تەسەوەر نەکە پەیوەندی بکەیمە خەتیە بڕین خەتی هیچ کەسێ نابڕین بەسخوا نەخواستە ئەگەر تەشیر کەرە ئان شتێکی ئەوە ناچارین بەڕاستی فەرموو بەڵێ من ئاماژاخەمە سەر ئەم بابەتەکە لەسەر هێزی پێشمەرگە کە ئێساکنە چەند کەسە پەیوەندیە کا دەڵێ هێزی پێشمەرگە بانەڵێ موچەماکەمە بانەڵێ فیشەکمانیە بانەڵێ ئەومانیە چەند مەعاناتی ترمانیە لە ڕاستیە هێزی پێشمەرگە لە ڕووی موچەوە هیچ موچیش ئەو توێ نییە دوای ئەوە ئاسایش و بەرگری و فریاکەوتنمان هەیە کە زۆر موچیان لە هێزی پێشمەرگە باشتر و سەقامژتر و مەزبوطترن بەڵام لە هەمان کات ئەوان سینگار ناکەنە پێشەوە بەڵام هێزی پێشمەرگە بەو موچەکەمەیەوە بەو ئیدارەکەمەیەوە لە یەک تەقەیەک بکرێت لە هەر شوێنێکی کوردستان و عێراق هێزی پێشمەرگە ئەکرێتێک ئینزارەوە من بۆیە ئاماژە بەمە ئەەکەم چونکە هێزی پێشمەرگە هیوادارم فەرامۆشی نەکەن و مەعاشیان بگاتە
معاشێکی بڵین هێزی ئاسایش یاخود هێزی شوڕتەی بەگری فریاکەوتن بۆ مەسەلەی شاری کەرکووکیش بەڕاستی شاری کەرکووک با هەروە بڵین ئێمە باشترە شاری کەرکووک لەژێر دەستی کووردا نامێنێت ئەگەر بەم شێوەی ئێستایا بڕوا چکە کۆمەڵێ مەسئولی دڵسۆزمان هەیە لە شاری کەرکووکە دایانیشاندن و خۆستیان نادەنێ بەڵام لە هەمان کاتیشە ئەو مەسئولانی کە گیرفان پڕەکەن و کە هەر بە تەمای مەزرعە دروستکردن و خان و بەرزکردنەوەن ئەوانە پۆستیان بەدەستەوە من زۆر سوپاسانەکەم. بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش حەسەن هەر لە شاری کەرکووکەوە کاکەم کاتێ باش هەموو کاتێکێت بەڵێ کای حەسەن من حەسەن لە کەرکووکۆ برام وەڵێ خۆشحاڵین فەرموو کاکەجان مناڵێم لێرە ناڕۆن ما ببێتە گۆڕستانم شەهیدبوونم زۆر باشترە نەک جێبێ لەم نیشتیمانم من خوێنی زۆرم ڕشتووە لە پێناوەم گۆڕەپانە خوێنم شاهدیم وە لە کەرکووک دڵی کوردستانە بەڵێ هەرەوە بوو کاکەجان زۆر عیبە بۆ کەسانەی کە لەم کاتێ ئاڵێن موچەکەمان کەم و موچەکەمانەوە کای حەسەن ئەکرێت و سەرنجی خۆ بڵێ بەس کۆمەڵێک مەس هەر کەسێک ئازادە ڕێی خۆچوونە بڕێ بێگومان کەس ناتوانێت ڕێی خۆی فەرزکە لەسەر ڕێی کەسی تر ئەوان ڕێی خۆیان بوون ئای با و مستەڵحاتە ناتوزێک ئەکرێت و سەرنجی خۆ نیشان بدەیت لەم کاتانە لە مسلمان بۆکەن ئەگەر دێزی دز لە ئۆپراسیۆنی دز لە بێ ئیزا با بڵێن چیمان لێکەن زۆر عیبە لەو کاتە ئێمە باسی پارە و پول و معاش و کەم و زیادەوەمە من لە کەرکووکە شەم ساحێبی یەک دینار نیم یەک موچە نیم لە هەرێمی کوردستان بەڵام بە خوێن و بەزوو و بەشان ئامادەم دیپا لە شاری کەرکووکی دڵی کوردستان بکەم. بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان پێمان باشە هەر کەسێک بە ئازادی ڕێی خۆ نیشاندا بێگومان هەر کەسێکیش ئازادە چۆن سەرنجی خۆ نیشاندا ئەگەر ڕێزگرتنی ڕێی بەرامبەر هەبێ لەبەرەوە کۆمەڵی مستەڵحای چێتە چارچەوەی تەشیرەوە زۆرمان پێ باشە بۆی ئەو سەرنجەکە ئێوەش بگاتە جێگەی خۆی ئارام لە شاری سلێمانی کای کاران فەرموو قادر باش سەرچاوم وڵای بەلام وستێرە هەندێک کەس کە پێشمەرگەنیان با بڵین لە سپای خۆمانە سپای کوردستان هەندێکجا کە تەلەفۆنەکەن ناڕازین بە وەز ئەوە ئەڵەنی ئامادەیمانتیانە دیفاع بکەنیان ئامادەیمانتیانە کە بچین بەرزاری و شەڕ بکەین باش ئەگەر ئامادەیەنتیانە بۆ واز ناهێن باشن کرێکاری بکەن باشن شێکی در بدۆزنەوە دیارەوان بە مەبدەیەک یان بە قەناعەتێک پێڵێ پێشمەرگە واتە تۆ لە پێشان مەرگت هەڵبژاردەوە وشەی پێشمەرگە لەوە هاتووە بۆیە ئەمڕۆ ئێمە پێویستە هەمومان بەرگری بکەین لەو قوواتەی کە ئەوێ جارێکی تر ئەنفال دروستکاتەوە ئەوێ جارێک تر چیمەباران دروستکاتەوە ئەوێ جارێکی تر خەڵک بترسێنێتەوە هەر لە ئێستاوە سێرەکەین بۆ ماوەی 2 مانگە بێت ئیشوکار و مەعیشەتی خەڵک وەستاوە لەبەرەوە تەئسیری کردە سەر ژیانی خەڵک بۆیە خەڵک ترساوە لە ڕابردوو لە هەر لە دروستبوونی سوپای عێراقەوە لە ساڵی 20ەکانەوە تا ئێستا بەڕاستی بەردەوام کورچە و سێنراوەتەوە ئێمە ئەمە نەتە 20 ساڵێکە تقریبان بۆ خۆمان هەوایەکی ئازادیمان هەموو ژیوە توانیمان حکومڕانێکی خۆیمان هەبێ بەڵام عەرەب ئەمەمان پێ ڕەوا نابین و بۆ هەستان قوواتێکیان دروست ڕێژە فەرماندەیی بەعسیە کۆنەکان وان ئەگەر ڕاستیان نەکرد بە هەر لە قوواتی ناو کەرکووک لە هێزە ئەمنیەکان ئەو قووەتیان دروست کردایە بەڵام بۆی ئەمە دروست کردووە ئەیانەوێ ئایا تاقیمان بکەنەوە ئەگەر ئێمە توانای بەرگریمان نەبێت و هەڵوێستێکمان نەبێت بە ئارەزوی خۆیان جوڵە بکەن و بتوانن سلێمانی جارێکتر بگرنەوە بۆیە داواکارین کە بەڕاستی خەڵک بۆ شێوە قسە نەکات ئەنی زۆرم بەلاوە سێرە ئەگەر سێری معارضە بکەین هەمووشی لەگەن هەڵوێستی جوانە هەیە بە تایبەتی لیسی گۆڕان جەنابی کاگنۆشتوان کە چۆتە کەرکووکەوە بەڕاستی ئەمە پاڵشتێکە بۆ هەم بۆ بەڕێز مام جلال هەم بۆ کاک مەسعود چووکە ئەمە حیزب نییە یان با بڵین شەڕ نییە لەگەڵ حیزبێکە ئەمە شەڕە لەگەڵ هەموو کوردان بەڵێ کاکەڕە نەکاک مەسعود نەمام جلال بەڕاستی ئێمە نابێ ئەگەر ڕخنەی ناخۆشمان هەبی بستینەوە بەو قوواتە بۆی ئەبێ ئێمە دیفاع بکەین و بە ڕوح و بە ژیان بەشداری بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش محەممەد لە ڕانیە فەرموو کای محەممەد فەرموو باشی بەڕێزم سەرچاوم زۆر سپاس دەکەم جانی من سپاس بۆ بەڕێستان فەرموو واللهی کاکە سەبارەت بە ئەو پەراسیۆنی دیزلە و هێزی پێشمەرگە ئەو خەڵکە ئەوها ترس و شتی لێ نیشتووە ئەوە هیچ کاریگەریەکی نابێ بەڕای من هەمووی سیاسەتە و هەمووی سیاسەتەوە ئێمەش دەبێ بەڕاستی هەڵوێستمانە بێ لە بەرامبەری سەرکردەکانی خۆشمان دەبێ هەر هەمویان یەک هەڵوێز بن یەک دەنگ بن لە بەرامبەرمان لە بەرامبەر ئۆپەراسیۆنی دیزل لە مارێکی هەر سیاسەتێکە و دەیژێڕ و تەواوی دی جارێکی تر ناتوانێت ئەو هابکاتەوە و وەک سەدامی ئەو شتانە دووبارە بکرێنەوە بەڕاستی خەڵک ئێستا قبول ناکە و خەڵکیش ئێستا زیاتر هۆشیار بۆتەوە و بە بەلاشیش ئەو هەموو بەڵێ کاک محەممەد سپاس بۆ تۆش ئارام لە قەڵات زیکای کەران فەرموو
وارەتان باش سەرچاوم باشی بە قوربان زۆر سپاس فەرموو کاک من دەمێ فەرنج وڕای خۆم بڵێم بە کەس ناڵم عیب و بە کەسیش ناڵم عیب نییە بەڵام دەڵێم ئەو کەسانەی بەڵێن عیب و با یەک دەست بیێن بۆ ئەوەی بەرامبەر ئەوانە بوەسیلەوە کە بەرامبەر وەستاونەوە بەڵام بۆ ئەوە کاتێکی کە بودجەکە و پارەکە وەردەگرن بۆ ناڵم دادەست لە ناودەست یەک بیخۆن و بەسەر میلەتی کووردا دابەشیکەین بۆ ئەویان بۆ باخەڵە گەورەکانی خۆیان دەڕوا ئەم لێرە پێیان دەڵێم هیچ کەسێک لەگەر زندە خۆی بە عاقل نەکات بۆ ئەوانە خۆی بەکوژدات لەبەرەوەی بەزایە بچێت هەر کاتێک کە وازەکە ئارام بووە هەمان ئەو کات بەرەکە لە پێشدا هەبوو دزی بووە و لە باخەڵی خۆیان کردو و لە دەرەوە بە دوکان و بازار و شتیان داوە هەر ئەوە دەبێت هیچ کەسێک خۆی بە عاقل نەکات من تەنیا ئەوەندەمە بوانیش بەزایە بچێت لەبەرەوەی هەر خەریکی دزین بەڵێ کاکەرەم ببوورە بەڵێ فەرمان لە کێرکووکەوە کای فەرمان فەرموو باشتر بەڕێزی سپاس دەستخۆشی بەرنامەکە لێکم من وەک پێشمەرگەیەکی لیوای دوو ئێستا ئێمە ئامادەین بۆ هەر وڵامێک هێزی دزلە بێت یان سوپای عێراق بێت یان شورتەی عێراق بێت ئەو شورتەی ئیتحادیە مەقسەدمەوەی شورتەی بەڵێ کاک فەرمانە کۆتۆڵەیە کە تۆ پێشمەرگەی لە کەرکووکەوە ئێستا ڕەوشی مەیدانی کەرکۆک ڕەوشی ناوچەی دۆستخۆڵمات و دەوروبەری کەرکۆک چوونە گەورەکە من هەموو دەقیقەکان لەو هێزەی وا لە پێشمەرگەی کوردستانە وا لە دووزە چونکە بەوەیەوەی کەسوکارمان لەوەیە ئێمەش ئامادەین وەک لیوای دوو وەک هێزی پێشمەرگەی کوردستان هەر دەقەیە ئێمە بکەین هەر شوێنەکە ئێمە ئامادەین وەڵامی هێزی دزلە و شورتەی اتحادی ئەوە عێراق بدەینەوە بۆ برادران زۆر عیباڵێن ئێمە ئامادەینەوە بەدڵنیای ئەوانە پێشمەرگە نین ئەگەر پێشمەرگە ڕاستەکە موچەیەکەمە ئەلبەسی کاکە موچەیەکەمە ئیشەڵا موچە زیادە کرێت کاک فەرمان ئێستا لاو ناوچەوانە هێز کوکراوەتەوە هەم لەلایەن هێزی پێشمەرگە هەم لەلایەن ئۆپەراسیۆنی دیجلە من بە دڵنیای پێ دەڵێم سپای هێزێکی شورتەی لە بەخاو هاتووە هاتوو لە سایلۆی دووزە ئالیا خینی کراون سەدانران بەس من بە دڵنیای پێ دەڵێم ئەوانە ئەو هێزە هاتو لە بەغداوە هاتووە هێزێکی زۆرە هێزێکی شورتەی اتحادی بەغدای هاتووە لە سایلۆی دووزە بەس ئەوانە بە دڵنیای پێ دەڵێم ناتوان هیچ جمێ جۆلێکن لەبەرەوەی ئەو هێزەی پێشمەرگەی وا لەوەیە گشتی بە ڕۆح و بەجان ڕۆشتە بەیانە نەڕۆشتە بە بەڵێ بەڵێ کاک فەرمان خۆداوی لە نەگەم دڵنیا دەکەم هەر کردێکی بەشەرەف هەر کردە لەر حزبێ بێت ئینشەڵڵا کە ئەم جاران ئاخر جارە بێت بە پشتیوانی خۆی گەورە و بە پشتیوانی هەموو دڵسۆزانی کوردەوە بەڵێ سپاس سەرنجی تۆش ئەحمەد لە شاری بەغدا کاک ئەحمەد فەرموو ئێوارە باش بەڕێزم سەرچاوم باشتر بەڕێزی سپاس مەمنون وەڵایی بەنسبەت ئەو تەوەرەی جەنابتەوە پرسیارێکت کرد فەرمووت وتت پێشمەرگە ئەرکی خۆیەتی پاراستنی کوردستان خاچی کوردستان و خاچێریمی کوردستان بەڕێزم لە کاتێکا پێشمەرگە ئەرکی هەیە کە مافی هەبێت لەو خاکەیە و لەو نیشتیمانەیە ئەمە یەک دوو بەنسبەت منەوە من وەکو پێشمەرگەی قساکەم ئامادەین هەموو پێشمەرگەکانی کوردستان و پێشمەرگەی چ ئەوانەی کە سەر بە یەکەی هەفتا و هەشتان و چ ئەوانەی کە زێرەبانین و سەر بە لیوا تازەکان ڕاستە حکوومەتی کوردی وەکو پێویست نەبووە بەرامبەر بە خەڵکی کوردستان و سەرکردایەتی سیاسی وەکو پێویست نەبوون کە خزمەتی بەڵام کاک ئەحمەد ئەمانە شاڵێن لە هەرێمی کوردستانی شاڵێن کە لە خەتای بەغدایە بەغدا بودجە بۆ پێشمەرگە دابین ناکە بەغدا کەلوپەلی عەسکەری بۆ پێشمەرگە دابین ناکە لە ڕووی سەبارەت بە مۆزوعی بودجە و پارە یعنی لە ساڵی ئێمە ساڵانە نزیکەی 14 ملیارد دلار لە بەغدا دۆڕەگرین 14 ملیارد دلار بەڵام لە استثمار و لە کەرتی نەوت و لەو داهاتانەی کە لە کوردستانە هەیە ساڵانە 10 ملیارد دلار زیاترە مانەوە ئێمە هیچ پێویستێکمان بە بەغداد نییە ئەگەر بودجەی پێشمەرگە دابین کە یان نا پێشمەرگە پێشمەرگە هێزێکی ناوخۆییە هێزی هەرێمی کوردستانە بۆچی ئەبێ بەغداد پێداویستی بۆ دابین کە ئەمە یەک دووش من وەکو پێشمەرگەیەکی کوردستان ئامادەم سنگی خۆم وەکو ئاڵای کوردستان لە حەمرین چاقێنم لەبەرەوەی کە نەک وەکو ئەرکێکی میهەنی یاخود لەبەرەوەی کە ئینتیمای نیشتیمانی لەبەرەوەی کە کوردم ئەنجا من لێرەوە داوا لە هەموو پێشمەرگانی کوردستانەکەم یعنی ئەدای حکوومەت کار نەکاتە سەر بەڵێ کاک ئەحمەد بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ وەختی ئەوە نیە هەموو دەست لە دەست خۆت لەخوا
بەڕاستی ئەگەر ئینسانی شەڕکەر بێ و پێشمەرگە بالێ کاک ئەحمەد کاتمان زۆر کەمەوە ببوورە بەڕێزانەکە بە کورتی سەرنجی خۆتان نیشاندان لەبەرەوە خەڵکێکی زۆر لەسەر هێلی پەیوەندی پێمان باشە زۆربەیان ئەوانی سەرنجی خۆیان نیشاندا ئەگەر سەرنجەکانی خۆتان بکرێت بە کورتی ئێمە مەمنونین. ئومێت لە باسەرما کاک ئومێت فەرموو. ئومێت لە باسەرما ئازاد لە دوکان دیارە کاک ئومێت نەماوە لەسەر هێل. ئەم کاتە باش براکەم. بەڵێ هەموو کاتێکاکی ئازاد ئەمە دوا پەیوەندیەکە بە کورتی. مەمنونم کاکە ئێمە سێ پۆلیسین لە دوکان دەوامەکەین. ئەمڕۆ برادێکم سیارەی فرۆشتووە دەست فیشەکی کڕیەوە لەگەڵ دوو ئاربیجیە. ئێمە ئامادەین معاشی خۆمان یەم مانگەشت پێشکەش بۆ کەسانە بکەین کە ئامادە بن ئەمە شەڕی کورد و عارەبە نەکو شەڕی پارتی و یەکێتیە. ئێمە ئامادەین بە خوێن هەتاکو ئەو کاتی دڵۆپە خوێنێک لە لەشمانە ئەمێنێ ئێمە شەڕ بکەین دیفاع لە خاک و وەتەنی خۆمان بکەین. بەڵێ کاک ئازاد سپاس. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ. هێمن مەدریدی لەسەر تۆری کۆمەڵاتیان نووسێ وەکو خۆیان لە بەخوا شەر هەڵ بیگیرسێ یەکێ چولێکی عەرەبیش ناکۆژم چونکە دوای کۆڕە مەسئولەکان بەرهەمەکەی دەخۆن وەکو خۆیان لێ هەروەها هاوکار ئەلیشە نووسێ من پێم وایە ئەگەر هێزی پێشمەرگە یەک دەنگ بێت بە زووترین کات هێزی دیجلە پاشە کشە دەکات. بەڵێ تەماشاوانە نێجا دناوی بەرنامەیەدا کو لەسەر پرسەکە هەری گەرما ڕۆژەوێ ئەو جوڵا پێکردنا ئەنکو ڤەلفاندنا هێزا پێشمەرگە و ئارتشە عێراقێ و سەنگەر واستانە بەرامبەرێکا دوو لە دۆست خۆرماتۆ ئەنجام دێکە بنگەلو کە ڕاژی بەرەفکیڤێکە و سەرنجێن جادێژی بێگەشتی بێگومان ئەم هیویدارین شعالیین بەرپرسان گەشتە بێت ئەوێ ڕەخنەت گرت و ئەوێ جدی بوو گەل vê ڕەوشێ هەیە سەبەهی تەوەرێکی دیدا گەرمتر ئەم خزمەتەوە دەبێن هەر شاد و بەختەوەر بنێوار باش.